ڤارمیدیا بە بەڵگەوە نهێنیەکی گەورەی ناو کۆمەڵی دادگەری ئاشکرا دەکات. بەهۆی ئەوەی دەنجی 5 کەسی دیکەی کەم کردووەتەوە و دەنجی بۆ خۆی زیاد کردووە، ئەندامێکی سەرکردایەتی نوێی کۆمەڵی دادگەری کە ناوی بەختیاری مەلا فاتیحە و برازای مەلا محەممەد بامۆچیە سزا دەدرێت. بەپێی نووسراوێک کە دەست ڤارمیدیا کەوتووە، ئەو ئەندامە بە دەنگۆی خیانەت لە ڕیزی حیزبەکەی دوور خراوەتەوە و سڕیش کراوە. لە نووسراوێکی فەرمیدا کەواژۆی عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی لەسەرە و کۆپیەکی دەست ڤارمیدیا کەوتووە، تێیدا سەرجەم ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری ئاگادار کراونەتەوە سزاکەی سەر عەمید بەختیار بەهۆی کەمتەرخەمیەوە بووە لە ئەرکەکەیدا، نەک خیانەت. لە نووسراوەکەی کە دەست ڤارمیدیا کەوتووە ئاماژە بۆ ئەوە کراوە ناوبراو لە ژماردنی دەنجی پاڵێوراوانی سەرکردایەتی کەمتەرخەمی نواندووە و سزا درراوە. هەر بۆیە جگە لەو سزایی سەرکردایەتی بۆی دیاری کردووە، نابێ هیچ کەسێک باسی هیچ شتێکی دیکە بکات. لە نووسراوەکەدا ئاماژە بۆ ئەوەش کراوە ئەوەی ڕووی داوە لەلایەن کەسانی دیکەوە بووە، نەک عەمید بەختیار. هەرچەندە ڕوون نییە کەسانی دیکە چێن و ژمارەیان چەندە و تا چەند لێپرسینەوەیان لەگەڵدا کراوە. شیاوی باسە ڕۆژانی 19 و 20 تەموزی ئەم ساڵ بە بەشداری 900 کەس کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری بەڕێوە چوو. تێیدا جارێکی دیکە عەلی باپیر بە سەرۆک و ژمارەیەک ئەندامیش بە سەرکردایەتی هەڵبژێردران. سەی کۆتایی ڤار دەیکات.